سەرنجی پێشاوی کارەساتە سروشتیەکان و جیهانی چینایەتی. جاروبار کارەساتە سروشتیەکان لە گۆشە و کەناری جیهان ڕوودەدەن و زۆر جار قوربانی فراوان و ناخەژێنیشی لێ دەکەوێتەوە. سەرەتای مانگی شوباتی ئەمساڵ جارێکی تر بوومەلەرزەیەکی بەهێز بەشێک لە ناوچەکانی تورکیا و سووریای هەژاند و هەزاران کەس بوونە قوربانی و چەندین شار خاپوور بوون. کاریگەری و زیانەکانی ئەم زەمین لەرزەیە هێشتا بەردەوامە و دڵگرانی و هاوخەمی لە سەرتاسەری جیهاندا دەبینرێت. دەگوترێت کە کارەساتە سروشتیەکان جیاکاری ناکەن و لە هەموو جۆرە مرۆڤەکان، بۆ نمونە سربەخۆ لە چینەکانیان دەبنە قوربانی، واتە مرۆڤ ناتوانێت کاریگەریەکی ئەوتۆیان لەسەردا بنێت یاخود خەسڵەتی چینایەتیان پێوە دیار نییە. بەڵام دیاردەی چینایەتی چەندێک لە نیو کارەساتە سروشتیەکاندا بۆ نمونە ئەم بوومەلەرزەیەدا دەبینرێت. ئایا دیاردەی کۆمەڵگای چینایەتی بۆ نمونە لە زیانی کارەساتە سروشتیەکاندا جیاوازی هەیە؟ ئەنوەر نووری چالاکەوانی سیاسی و وەڵامی ئەم پرسیارەی سەرنجی پێشەنگ دەداتەوە. بەداخەوە بە هۆکاری ئەو ڕووداوە سروشتیەوە بە هەزاران خەڵکیانە لە دەستدا، بە دەیان هەزار کەس بریندار بوون و بە هەزاران خانوو باڵەخانەوە شوقا تەختی ئەرزەکە بوون. ئەم ڕووداوە ئازاری خستە دڵی هەمووان زۆر بەداخەوە. بەڵام ئەبێ بیرێک بکەینەوە، ئەبێ تێڕوانینێک بین دەربارەی ئەوە کە بۆ ئەم خەسارەتە زۆرە بوو. دیارە کارەساتەکە ڕووداوەکە ڕووداوی سروشتیە، بەڵام با باسێکی بکەین بەپێی زانایانی جیۆلۆجی، بەپێی زانایانی مختص دەربارەی زەمین لەرزە. ئەم منتیقەیەکە کە بەسراوەتەوە بە پلەیەکی بوومەلەرزەی ئەوراسیا، عەرەبی و ئیندیا و بە منتیقە تێپەڕن و زانایان زۆر لە ئێمە باشتر و بە خەریتە بە دنیایان تووە پێشترڕایان گەیانوە کە منتیقەیەکە احتیمالی زۆری ئەم ڕووداوانەی تایە و احتیمالی ڕوودانی بوومەلەرزەی زۆر گەورەی تایە. بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە، ئایا دەسەڵاتی سەرمایەداری پێی مهم بووە بیرێکی لێ کردوتەوە، بیرێکی لەوە کردوتە جۆری خانووەکان بگۆڕێ؟ ئەگەر سەیری ڕسمەکان بکرێ لە تەلەڤیزیۆن لە هەر شوێنێک و سەیری ڤیدیۆکان بکرێ، دەبینیت ئەو خانووانەی ڕووخاون خانوویەکن کە هیچ ستانداردێکیان تیان نەبووە. هەنێکیان بە سەدان ساڵ کۆنن، هەنێکیان هیچ کەڵکێکی ژیانیان نەبووە ئەوەندە کۆن بووە. هەمان کات لە پەنە ئەوانەوە هەنێک باڵەخانە هەبوون، هەنێک خانوو شوقە هەبوون کە بەرگەی بە ستانداردێکی باشتر بوون و بەرگەی ئەویان گرتووە کە نەڕوخێن یاخود ئینسانەکان بتوان خۆیان ڕزگارکەن. ئەمە لێرەدا ئەوە دەسەلمێنێت کە دەسەڵاتی سەرمایەداری لەو منتیقە بەرپرسی یەکەمە کە بۆی مهم نەبووە سەلامەتی گیانی ئینسانەکان بپارێزێ و دەست بکە بەوەی کە بودجەیەک دابنێت، پارێکی بۆ تەخسیس بکە کە ساڵ بە ساڵ ئەو خانووانە لاباک و ئەیتوانین بە جۆرێک کە دەیان ساڵ لەمەوە پێشش بە جۆرێک خانووەکان دروستکە کە خانووەکان تەحملی زۆر زیاتر لەو جۆرە زەمین لەرزانە بگرن. بەڵام بەداخەوە سەرمایەداری هیچ کات سەلامەتی گیانی خەڵک بە تایبەت خەڵکی کرێکار و زەحمەتکێش، خەڵکی ئەو توێژانەی کە سەر بەو چینن نەیبووە. حاڵەتێکە من لەم کورتە ڤیدیۆ ناسمە سەرەوەی کە بردن بەڕێوەی کۆمەڵگا و داهاتی و هەموو شتەکانی کرێکار و زەحمەتکێشن. بەداخەوە ئەو خانوویەکە ئەو کرێکارە دروستی کردووە کە لە دوای تەواوبوونی هەر لەوەی کە چیمەتەکەی دروست کردووە هەتا ئەوکە کە بیناکە تەواو بێ کلەکەی درێ بە سەرمایەدارەکە کە بۆ قازانجپەرستی خۆی بووە هەمووی بەشان و گیانی کرێکار و زەحمەتکێش بووە. بەڵام ئەو ڕۆژی تەواو بێ بۆی نەبووە بچێتە ناوی. ئەم جۆرە زەرر زیانانە کە ئەبینین ڕوو ئەدات و کرێکاران و زەحمەتکێشان دەبن بە قوربانی هەمووی هۆکارەکەی چاوچنۆکی قازانجپەرستی سەرمایەداریە و احتیمام نەدانە
بە ژیان و سەلامەتی کرێکاران و زەحمەتکێشان. بەداخەوە هۆکارێکیش ئەوەیە کە ئێمە کرێکار و زەحمەتکێش دەزانین نەعەدالەتیمان لێکرێت، دەزانین حقوقمان دەخورێت، بەڵام تا ئێستا ڕێکخراو نەبووین و تا ئێستا نەمانتوانیوە بەر بەمە بگرین. لە کۆتایی ئەمەدا دەمەوێت شتێ بڵێم، دەسەڵات بەرپرسی یەکەمە لەو ڕووداوانە کە ڕوئەدەن. هەر وەکوتم زانست ئەمەی سەلماندووە و پێشتر چۆمەی ئاگادارێک بووە. دەسەڵات بەرپرسە لەوەی کە قەرەبووی گیانی ئەو خەڵکە بکاتەوە و پێداویستەکانیان دابین کاوە لە داهاتوودا لەو مەنتیقانە جۆرێک لە ژیان و خانوو بۆ خەڵک دابینکرێ کە زۆر تەحمل لەوە زیاتر بکەوە بە ستاندارێکی جیهانی کە ئەمڕۆ زانستی بیناسازی و زانستەکان ئەوەندە پێشکەوتون ئەگەر بخرێتە خزمەت ئینسانەکانەوە دەتوانم بڵێم ئینسانەکان نەکنامرن لە ژیانێکی خۆشتر ئاژین. بە هیوام کارەساتیوانە بینینەوە، بە هیوام ئێمەش ئەو ڕووداوانە ئەگەرچی سروشتن وا ببینین کە سەرمایەداری مسەبیبی یەکەمە لە ڕووداو لەوەی کە زەرەرەکان زیاترە بن. لە کۆتاییدا دەڵم ئەوە نەفرەت لە سەرمایەداری، نەفرەت لەو دەسەڵاتی بۆ قازانپەرستی خۆی ئینسانەکان وا لێ دەکات.